ئەمڕۆ لەگەڵ کەسایەتیەکم کە دەربەنیەکان بە هیواوە لێی دەڕوانن ئەو یەکێکە لە متمانە پێکراوترینەکانی بافڵ تاڵەبانی ئەو جەمالی عەلی مینایە ناسراو بە جەمال دەربەنی کە بۆتە هۆی ڕەوانەوەی گلەیی دەربەنیەکان خەریکە ئەم ناوچەیە بە تەواوەتی دەکاتە پارچەیەکی سەوز. ئێستا دەربەنی خان نمبەر 1 یەکێتی نیشتیمانی کوردستانە. پێم بڵێ ئێستا تۆ مەسئول بازنەی پرۆژەی ئاوی خواردنەوەی دەربەنی خانە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. چی کراوە لەو مابەینەیە وەکو پرۆژە بۆ دەربەنی خان؟ ئەمەمانێنە بۆ بەڕێز کات جەمالی عەلی مینا داوامان لێ کرد کە هاوکارمان بێت ئەوەی لە توانادا هەیە ئەو تۆڕی ئاوی ئەو گەڕەکەمان بۆ دروست بکەن. لایەنەکانی تر دەنگیانێ دەنگی پارتی دیموکراتی کوردستان ڕێژەیەکی زۆر کەمە، نفوزیان نییە لە دەربەنی خانە. پەیوەندی تۆ لەگەڵ ماڵی مامجەلال بۆ کێ گەڕێتەوە؟ مامجەلال بوومان لەگەڵ خات و هێرۆی برای مەحمەد بوومە لەگەڵ جناوی سەرۆک بافڵم. ئێستا یەکەم شت سەرەتاوەکو هاوڕێک وابووی، بەڵام ئێستا سەرۆک پێم بڵێ لە یانەکەتانە کێ پشتیوانی ئێوەکە کێ هاوکاری یانەکەی ئێوەیە؟ بەڕاستی ئێمە سوپاسی جەنابی کاک باڤڵی شەکەین کە هەر لەناو خۆمان باشترین دیاری پێشکەش بە ئێمە کرۆیش کاک جەمالە و وەکو گەنجان و وەکو وەرزشکاران تەنانەت سیاسەتی خارجی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسی ئیقلیمی یەکێتی نیشتیمانی کوردستانمان زۆر بەدڵە. دووبارە سڵاو لە ئێوە بینەرانی کۆبا، سڵاو لە تۆش کاک جەمال. تەندروستیتان چۆنە و ئیشوکارەکان چۆن بەڕێوە؟ سپاس خاتۆن، من زۆر تەندروستیم باشە و سپاس بۆخوا. سپاسی جەنابی شتەکەم. باشە کاک جەمال وردە بەڕێگەدا دەڕێن و پرسیارەکانمان دەکەین. با یەکسەر باسی هەڵبژاردنەکان بکەین چونکە کاتی بانگەشەیە. بێگومان ئێمە دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە دەربەنی خان بە ڕێژەیەکی بەرچاو کە پێشبینی نەکرا و دەنگەکانی زیادی کرد. پێم بڵێ ئێستا تۆ مەسئول بازنەی بۆ ئەم دەنگدانە چی ئەکەن بۆ ئەوەی کە پێشبڕکێ لەگەڵ دەنگدانەکەی پێشوا بکەن، هەر خۆتان لەگەڵ خۆتان، چکە کاک باڵی منافسمان نییە، ئێمە کێ بڕکێ لەگەڵ خۆمانە ئەکەین. زۆر سپاس بۆ جەنابەت. بەڕاستی من هەڵبژاردننی پێشوو بۆ پەرلەمانی کوردستان من هاوکاری برای بەڕێزم کاک سەلامی کوخا عەزیز بووم. ئەوە بوو بە جوودی هەموو لایەک و هاتنە پێشەوەیەکی زۆر باشە بوو بۆ دەنگدانەکە. ئەوە بوو سەرنجام ئێمە ڕێژەی دەنگەکانمان لە 110 زیادی کرد لە دەربەنی خانە و پاشان ئێستا بانگەشەی پەرلەمانی عێراق دەستی پێ کردووە. من زۆر بەش بە حاڵی خۆم زۆر گەشتبینم بەرامبەر بە ئەم هەڵبژاردنەیش. دەربەنی خان هاتنە پێشەوەیەکی باشەیە، هاتنە پێشەوەیەکی باشەیە و ئیشەڵڵا پشتیوان بەخوای گەورە ئەم دەنگدانەیش لە دەنگدانی پێشوو باشترە بین. کاتە بە ئەو ڕێژەیە ڕازی نابن کە لە دەنگدانی پێشوویە ناوتان؟ هەرگیز من بۆ ڕێژەیە ڕازی نابم. دڵنیا بە منەمێ ڕێژەی دەنگدانی ئەم جارە لە دەربەنی خانە ڕێژەیەکی بەرچاوە. باشە لە نێوان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاکو ئەم هەڵبژاردنەی کە ئێستا ئەکرێ بۆ پەرلەمانی عێراقە چی کراوە لەو مابەینەیە وەکو پرۆژە بۆ دەربەنی خان؟ وەکو پرۆژە لەم مابەینی ئەم ساڵەیە کە کراوە پرۆژە کراوێ بۆ دەربەنی خان، پرۆژەی ئاوی خواردنەوەی دەربەنی خانە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. پرۆژەی ڕێگای دەربەنی خان وارماوەیە. ئەوە ویسا جەنابتان بۆ ڕێگای هاتن پرۆژەکە دەست بەکار بوو بەردەوام کاری تاکرێ. ئیشەڵڵا لە ئایندەیەکی نزیکیشدا پرۆژەی جوانتر و باشتر لە شاری دەربەنی خان ئابین. باشە ئێمە دەزانین کە دەنگەکانی یەکێتی زۆر لێرە زیای کردووە. پێم خۆشە بزانم دەنگدەری پارتی هەیە لەم سنوورە؟ طبعاً دەنگدەری لایەنەکانی تر هەیە لە دەربەنی خانە، بەڵام ئێستا دەربەنی خان نمبەر 1 یەکێتی نیشتیمانی کوردستانە. لایەنەکانی تر دەنگیانێ دەنگی پارتی دیموکراتی کوردستان ڕێژەیەکی زۆر کەمە، نفوزیان نییە لە دەربەنی خانە. باشە دەمەوێت بزانم کە بێگومان دوای هەڵبژاردنەکان و ئێستاش کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەواو بووە دەزانین کە بەگشتی خەڵکی ئێرە زۆر هیوای بە حکوومەت نەماوە، هیوایەکیان هەبێ لێرە بە یەکێتیە یا خۆت بەشی یەکێتی لە ناو حکوومەتە. بەتەمان چی بۆ دەربەنی خان بکەن؟ خەڵکی دەربەنی خان و یەکێتیەکانی دەربەنی خان هیوایان بە حکوومەت هەیە، بەڵام حکوومەتێکی ڕاستەقینە، حکوومەتێک خزمەتگوزاری خەڵک بێ. بەڕاستی ئەم حکوومەتە کابینەی پێشوو ئەم کابینەی کە ئێستا پێڵێن کابینەی ماوە بەسەرچوو
فەرقی کردووە لە بینی شارەکانە. یعنی تۆ دەڤەری ئەو لا سیرکە و دەڤەری ئەم لا سیرکە. دەربەنی خان لەگەڵ ئاخرێ فەرقی هەیە. دەربەنی خان شارێکە بەڕاستی ئەم شارە شارێکە خەڵکێکی ڕۆشنبیری تایە. ئێمە لە دەربەنی خانە دەربەنی خان تەنها و تەنها ئەم شاری ئێمە ئەگەر لە ڕووی گەشتیاریەوە پەرەی پێ بدرێ دڵنیا بە هیچ فەرقمان نابێت لەگەڵ شارەکانی ترا. مەسەن بۆ نمونەوەکو دوکان سروشتێکی جوانمان هەیە، ئاوێکی جوانمان هەیە، بێگومان ئیشەڵا کاری باشی تیا کراوە. بەڵام هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان ئەرکی ئەو هاوڵاتیانە ڕاییکەن بۆی زیاتر پرۆژەکان بێتە بواری جێبەجێ. کاتە مەبەستانە دەربەنی خام بکەنە شوێنێکی گەشتیاری یەکجار گرنگ و فراوان. ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە و پشتیوان بە یەکێتیەکانی ئەم شارە. ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگێکی بەرچاو لە دەربەنی خانە بەدەست بێنێ دڵنیا بە یەکێتی نیشتیمانی کوردستان پاداشتی بێ بۆ ئەم شارە. زۆر باشە. پێم خۆشخانە پرسیاری کۆمەڵایەتیش کەم پەیوەندی تۆ لەگەڵ ماڵی مام جەلال بۆ کێ گەڕێتەوە؟ پەیوەندی من لە تەمەنی 20 ساڵیەوەیە. تەمەنی 20 ساڵی؟ ئێستا 54 ساڵم. تەمەنت پڕبەرەکەت. لەوانەیە هەندێک کەس ئامادە نەبێ ژماری تەمەنەکەی خۆی بڵێ، بەڵام من ئامادەم من تەمەنە و بەرە هەڵکشان ڕۆیشتووە. من لە تەمەنی 20 ساڵیە لە ماڵی جەنابی مام جەلال خزمەتم کردو، خزمەتی حیزبەکەی خۆم کردووە لە 21 سێ 1992 هەتاوەکو ئێستا بەردەوامم. لەگەڵ جەنابی مام جەلال بوومە، لەگەڵ خاتوو هێرۆی ئیبراهیم ئەحمەد بوومە، لەگەڵ جەنابی سەرۆک بافڵم. ئێستا ئەو ئەرکانێک پێش و تاوام نەکردووە ئامادەم لەگەڵ جەنابی سەرۆکە کۆتایی پێ بێنم. باشە. مادەم زۆر بە سەڕێحی تەمەنەکەی خۆوت حەزەکەم پرسیاری بڕوانامەشت لێ بکەم. بڕوانامەکە چییە؟ بڕوانامەکەم من سەردەمانێک بوو نەهامەتی و ناڕەحەتی و کەم دەرامەتی و ئێمە خانەوادێکی قەرەباڵغ بووین. بەڕاستی لەو سەردەمان من بۆ بژێوی براکان و خوشکەکانم ڕێگای کەسابەتم گرتە بەر، خوێندنەکەم پێ تەواو نەکرا. من هەتا 6 سەرەتایی خوێندووە، بەڵام خۆشبەختانە ئێستا زۆر شت دەزانم. زۆر شت دەزانیت؟ بە یارمەتی کێ بوو ئەم زانینە؟ وەکو ئێستا لە بیرمە لەگەڵ خاتوو هێرۆی ئیبراهیم ئەحمەد بووم. ئەو کاتە بارەگای جەنابی مام جەلال لە هەولێر بوو. من خوێندنەوەم نەبوو، نووسینم نەبوو. شتەکانی خاتوو هێرۆیش زیاتر نووسین بوو. ڕۆژێکیان وتی ڕۆڵە بۆ تۆ شت نانووسی، وتم ناتوانم. وتی بنووسە. حتا خۆی بە دەست و خەتی خۆی شتێکی بۆ من نووسی، وتی ئەوتە من لە خەتی خۆم تێ ناگەم، بۆم بنووسە لێی تێگەم. بە هەوڵ و گوشاری ئەو من بەردەوام ڕۆژنامەی کوردستانی نوێمە خوێندەوە، دوایەوە دەستم کرد بە نووسین. خۆشبەختانە دەوری هەیە خاتووی هێرۆی ئیبراهیم ئەحمەد قەت لەبیر ناکەم، وەکو دایکێک، وەکو ژنێکی شاخ، وەکو خێزانی جەنابی مام جەلال گەورەترین قوتابخانە بوو بۆ من. باشە. پێم وابێ لە ڕووی زمانەوانی شەو باشی؟ طبعاً کوردیەکەم باشە، ئەوەش باشە. عەرەبیەکەیشم تێگەیشتنم زیاترە وەک لە قسەکردن. ئینگلیزیش تێ ئەگەم، بەڵام جاری وایە فارسی و کوردیەکەم تێکەڵەکەم. تێکەڵیەکەی فارسیەکەت باشە؟ باشم، پەکم ناکەوێت. باشە. ئەمێ بزانم کە پەیوەندی تۆ بافڵ تاڵەبانی لە چه ئاستێکایە؟ پەیوەندی من و جەنابی سەرۆک بافڵ یەکەم شت سەرەتاوەکو هاوڕێک وابووین، بەڵام ئێستا سەرۆکمە، سەرۆکی حیزبەکەمە. من وەکو سەرۆک ڕۆژانە بەریەکەوتنمانە بێت. لەوانەیە لە کاتە جیاوازەکانی ئیش و کارە ئەویش وەکو هاوڕێک تەعامل لەگەڵ مندا بکە. من یەکەم ڕۆژ کە دەست بەکار بووم لە لای وتم چۆن خزمەتی جەنابی مام جەلالم کردووە، ئامادەم خزمەتی جەنابی سەرۆک بافڵیش بکەم، هەتا وەکو کەناری ئارامی. تاکو کەناری ئارامی. باشە. چ شتێک هەیە وەکو یادگاری لە نێوانتانە بێ هیچ کاتێ بیرت ناچێتەوە؟ یادگاری زۆرە، بەڵام لەوانەیە ئێستا هیچم لەبیر نەبێ. ئێستا هیچ لەبیر نییە. باشە. ئەتوانی وەسفەیەک یاخۆت پێناسەیەکی کاک بافڵم بۆ بکەیت؟ جەنابی سەرۆک بافڵ یەکەم شت پیاوێکی بوێرە، ئازایە، چاو نەترسە، هەرچ بڕیارە باجێ بە جێیەکە، بە بەڵێ ئەڵێ بەڵێ، بە نەخێر ئەڵێ نەخێر. دڵنیا بە منیش پەروەردەی ئەو ماڵم،
لە سەرەتاوەکو باسم کرد لەگەڵ جەنابی مامجار بووم لەگەڵ خاتو هێرۆ منیش کوڕی ئەو ماڵم دڵنیا بە منیش بە هەمان نەفەسی جەنابی سەرۆک بافڵ بە بەڵێ ئەڵێم بەڵێ بە نەخێر ئەڵێم نەخێر. زۆر سپاس بۆ تۆ کاک جەمال. ئێمە تۆمان ماندوو کرد بە هیوای ئەوەی کە خزمەتی زیاتر لە دەربەنیخانە ببینین بە هەوڵ و هیمەتی جەنابتان. ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە لە دوای ئەم دەنگدانە ئیشەڵا یەکێتی نیشتمانی کوردستان دەنگێکی بەرچاو بەدەستبێنێت لەم شارەیە. من شعارێکم بێ لە دەربەنیخانە شعاری خزمەتکردنم هەڵبژاردووە. ئامادەم خزمەتی ئەم شارە بکەم خزمەتکارێکی ڕاستەقینی ئەم شارە بم خزمەتکارێکی تەواوی دەربەنیخانەکان بم و لە ناویشانە خزمەتکاری ڕاستەقینەی هەواداران و ئەندامان و دۆست و لایەنگرانیەکێتی نیشتمانی کوردستان ماندوو نەبی و سەرکەوتوو بی. لە دەربەندیخانین بە شوێنەکەمانە دیارە کە هۆڵێکی وەرزشیە باسی وەرزشەکەین. دەبێت بزانم وەرزش لێرەدا لا چه ئاستێکدایە. هاتوومەتە لای کاک ڕێژەن کە لە دەستەی کارگەڕی یانی وەرزشی دەربەنیخانە گفتوگۆی لەگەڵدا دەکەم. سڵاو لێبێ کاک ڕێژەنم کاتت باش. سڵاو خاتوون سپاس. پێم بڵێ کە وەرزش لە دەربەنیخانە لە چه ئاستێکە لە ئێستایە؟ وەڵاهی ئێستا یانی وەرزشی دەربەنیخان بە هەموو بەش و ئاستەکانیەوە لە تۆپایە و لە ئاستێکی زۆر باڵایە. هەر بۆ نمونە بۆ پشتیوانی لە قسەکانم ئێوە تیمی کشان و کوڕانە بین لەسێرە لە تەمرینان ئەمە بالەمان و باسکەمان هەیە و تۆپی پێمان هەیە هونەرە جەنگیەکانمان هەیە کیک بۆکسینگ تیمی تێنسمان هەیە و ئەم تیمانی زۆربەی زۆریان لەسەر ئاستی عێراق بوونەتە پاڵەوان. بەڵام ئەوەی کە ماوەتەوە خەونی جەماهیری یانی وەرزشی دەربەنیخانە تۆپی پێ ئینشاءالله ئەویش بە پشتیوانی خوا موفەقە بێ. باشە پێم بڵێ لە یانەکەتانە کێ پشتیوانی ئێوەکە کێ هاوکاری یانەکەی ئێوەیە؟ ڕاستە هەموو ناوچەیەک و هەموو شوێنێک ڕەنگە مەوهیبەیەکی هەبێت ئیتر مەوهیبەکەی یان ئەو کەسێک کە بێتە دەرئاسا تواناکەی لەو چێ مەحدود بێ. بەڵام سپاس بۆ خوای گەورە ئێمە کاک جەمالی عەلیمی نایە کە بەڕاستی هەرچی وەرزشکار هەیە لەم شارە ئەوەی کە لە یانەکەیە و تەنانەت هاندەرانیش خۆیان بە قەرزاری ئەو زاتە بەڕێزە ئەزانن. بەڕاستی ئێمە سپاسی جەنابی کاک باڤڵیشەکەین کە هەر لە ناو خۆمان باشترین دیاری پێشکەش بە ئێمە کرۆیش کاک جەمالە و لە زۆر لە خۆ بردوانە خزمەتی وەرزشەکە لە ناوچەکە و لە شارەکە. باشە لە ئێستادا پێویستان بە چییە واتە یانەکەتان لە چی کەمە پێویستە چی زیاتری بۆ بکرێت؟ وەڵاهی من هەستەکەم ئەمە داواکاری خۆم و برادرانی دەستەی کارگێڕی و جەماوەری باسکەیشە بە تایبەت پێم خۆشە و پێم باشە کاک جەمال بەردەوام هەموو شتێکی بۆ کردوین لە ڕاستیا درێخی نەکردووە بە زمان توانای لە خولی محتەریفین بەردەوام بین وەکو ساڵی پار کە زۆر هاوکار بوو تا چەند ستێپێکیش ڕۆشتین دوای کشاینەوە ئەم ساڵیش هاوکارمان بێت بتوانین لەو بتوانین خولی محتەریفین چکە لە زۆنی سەوز زۆنی یەکێتی نیشتمانی کوردستان با بڵێن تەنها یانی وەرزشی دەربەنیخان لە خولی محتەریفین یاریەکات. ئەمە بەس ئەو داواکاریەمان لێ هەیە و ئەو خۆی ڕاستی زۆر نەجابەتیانە چۆتە دەرباری ئیشەکان زۆر لە بڕاوانە لەسەر جەم سێکتەرەکان خزمەتەکات و وەک ئەڵێن دەربەنیخان سزا دراوە. باش ئێمە شەومان لەناو خەڵکا بیستوە دەڵێن زۆرێک لە بوار و دام و دەستگاکانی ئێرە سزا دراون. ئایا ئەم سزایە وەرزشیشی گرتوتەوە؟ وەڵاهی نەوەڵا وەرچی نەگرتوێتەوە چکە کاک جەمال بەڕاستی پێناسە ناکرێت بۆ من ئەوەندە بەڕێزە ئەوەندە باشە ئەوەندە لێبڕاوە. بەڵام بەداخەوە شارەکەمان لەبەرەوەی ئێمە نەمانتوانیوە تحقیقی ئەهدافی مێنتاڵیتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین لەم شارە لەبەرەوەی ئەهدافی یەکێتی مەسەلەن لە ڕابردووە ئەویست سەرجەم پۆستە ئیداریەکانی خۆی بێت نەیتوانیوە. فلەبەر ئەمە کە مەسەلەن ئەڵێ دەنگم بەرز نەبووە بۆیە دەمتوانیوە دلێر بم. بەڵام خەڵکی دەربەنیخان ئەم جارە بەڕاستی هەڵبژاردننی کوردستان توانیمان دوو هێندەی جاری پێشوو دەنگ بێنین و لیستەکەمان بێتەوە بە یەکەم و بەڕاستی چی لەوە زیاتر و باشترە ینی ئێمە دیاریەکمان واتوە لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و جەنابی کاک باڤڵ کاک جەمالە نزیکترین شخصی خۆی ناردۆ بۆم شارە تا خزمەتکە بە هیوادارین ئەو پیاوەش بە جۆرە جۆرەکان هەمومان وەک پیشەی بەردەوامی خۆی دوای هەڵبژاردننیش لە ژەرسابات و سایە بین و
بتوانێت بڕیار گەلێکی باش بدات لە ئیداریەن کاتە- کارگەڕیان هەم بۆ وەرزش و هەم بۆ خارجی وەرزش بۆ بەشەکانی تریش چکە ئەم شارە مادەم خینکێنراوە پێویستەکات بکەوێتەوە سەر پێ و ئێمە ڕایشمان وایە ئەوە تەنها بەیەکێتی نیشتمانی کوردستان و جەنابی کاک باڤڵ و لە ڕێگەی کاک جەمالەوە بکرێت. کاتە ئەوەندەی من تبینیم کردبێ لە ناو قسەکانت ضرورە یەکێتی لەم هەڵبژارنە دەنگ بێنێ بۆی خزمەتی زیاتری ئێوە 100% بیخێنەوە ژێرباری بەرپرسیارەتی چکە تەنها بەرپرسیارەتی بەڕای من وەکو گەنجێک بەرپرسیارەتی بەیەکێتی نیشتمانی کوردستان هەڵەگیرێت و نەک لە سیاسەتی داخلی و بچووکتربوونەوە بۆ ناو دەربەریخان ئێمە وەکو گەنجان و وەکو وەرزشکاران تەنانەت سیاسەتی خارجی یەکێتی نیشتمانی کوردستان و سیاسی ئیقلیمی یەکێتی نیشتمانی کوردستانمان زۆر بەدڵە بۆ پارچەکانی تری کوردستانیش. ئێستا کاک ڕێژان ڕەنگە هاوڵاتیان بڵێن بۆچی وەرزشە بەسێتەوە بە سیاسەتەوە. وڵای یەکێک لە فەیلسوفەکانە من ناوەکەیم زۆر باش بیر نایە ئەڵێ هەموو ئەوزام سقڕاتە ئەڵێت هەموو کەسێک بۆ خۆی لە ژیانی خۆی کە لەدایکە بێ سیاسیە لەبەرەوەی سیاست ئارامیت پێدات سیاست ئەم هۆڵەت بۆ دروستەکات سیاست خزمەتەکات ئەمنێت بۆ دابینەکات ینی یەک دنیا گەلێک هەموو شتێک ڕەبتی بە سیاستەوە چۆن هەر لە ماڵ و دیتە دەرەوە پەیوەندی پێوە هەیە و پێم وایە ئەمە لە شەرق لەوسەد بە تایبەت عێراق بە تایبەت کوردستان و بە تایبەتیش دەربەندی خان زۆر ئاساییە و واردە و هەموو شتێکش بە سیاسی کراوە ئەوە ڕاستیە بەڵام هیوا گەورەکەی یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەمیشە هیوادارم بتوانین ئەم جارەی یەکێتی بخێنەوە بەردەم بەرپرسیارەتی برای گەورەشمان کاک جەمال و سەرۆک باڤڵیش بخێنەوە بەردەم بەرپرسیارەتی و بتوانین دەنگێکی وەها بێنین بەیانی گلەی لەوان بکەین بۆی دەنگەکان دابەش نەبن و سبەی یەخەی ئەم و یەخەی ئەو و یەخەی ئەوی تر بگرین ئێمە ئەو کاتە توانین یەخەی یەک کەس بگرین. لە یەکێک لە گەڕەکەکانی دەربەنی خانی دیارە حکوومەت پرۆژەی ئاوی ئەم گەڕەکانی بەنیوە و ناچڵی جێهێش بەڵام کەسێ بووە فریادڕست فریایی ئەم ماڵانەی ئێرە کەوت بۆ ئەوی بێ ئاو نەبن. جارێ من هاتوومەتە لای لێپرسراوی بەڕێبەرایەتی ئاوی دەربەنی خان کاک ڕۆژگار گفتوگۆی لەگەڵدا دەکەم سەبارەت بە ئەم پرۆژێ و بابزانم کێ دەستگیرۆی ئەوانی کردو. سڵاو لێبێ کاک ڕۆژگار ماندوو نەبن با لە ئەم پرۆژەیەوە دەست پێ بکەین بۆچی حکوومەت بەنیوە و ناچڵی جێهێشت ئەم پرۆژەیە چیە بە وردی بۆم باسکە. ئەم پرۆژەیە دروستکردنی تۆڕی ئاوی گەڕێکی چلودۆکانی پێڵێن گەڕێکی دەرسیم دیارم پرۆژەیە لەسەر بجێی پەرەپێدانی محافەزە پەرەپێدانی پارێزگاکان ئەم پرۆژە بوو هەر چوار زۆنەکە بەیەکەوە تەواو بکرێت بەڵام ئەوە بوو کە دوای لە پاش دیزاینکردن و نرخاندن ئەو بجێ بەشی تەواوکردنی هەر چوار زۆنەکەی ناکرد سێ زۆنی تەواو کرا و زۆنێکی مایەوە کە خەڵکی گەڕەکە بوو بەهۆی نیگەرانی خەڵکی ئەو گەڕەکە داوایان کرد کە ئێمە یە گەڕەکین بۆچی سێ زۆنی جێبەجێ کرا و زۆنێکی هێشتا ماوە ئەوە بوو دانایان بۆ ئێمە هێنا کە ئێمە توانین پرۆژەکەیان بۆ تەواو بکەین لەو کاتەیە حکوومەت بجێ پێویستی لە بەردەستانە بوو ئێمەش بە پرۆسەی تەنکەریشن یعنی بە پرۆژەی تەنکەرین ئێمە ئەومان دابینە کرد بۆ گەڕەکەەوە کورتەیەکی زۆری لەسەری دروست کرد یعنی کورتەیەکی بەردەوام کە هیچ جێگەیەکی ناکرد ئەوە بوو ئێمەش هانەمان هێنا بۆ بەڕێز کاک جەمالی عەلیمینا داوامان لێ کرد کە هاوکارمان بێت ئەوەی لە توانادا هەیە ئەو تۆڕی ئاوی ئەو گەڕەکەمان بۆ دروست بکەن بە سپاسەوە تەواوی بۆرەکانی تەواوی بۆری و پێداویستەکانی ئەم زۆنەی بۆ دابینکردین کە خۆی بینێتەوە لە دابینکردنی بۆریەکان بە قوتری جیاواز بۆریش 250 ملیم 125 ملیم 160 ملیم و لەگەڵ کەپلەر لەگەڵ و پێداویستانەی کە گران و تێچویان زۆرە ئەوە وای کرد کە کاراستانێکی وامان بۆ بکە ئێمە بتوانین لە ڕێگەی حکوومەتەوە داوامان لە پارێزگای سلێمانی کرد بودجەیەکی بۆ دابینکردین بە بڕی 25 میلیۆن دینار ئەمە توانیمان بەو بڕەپارەیە ئێستا لە قۆناغی جێبەجێکردن و تەواوبوونی پرۆژەکایە ئێمە بتوانین پرۆژەکە تەواو باشە چەند ماڵ سوود ئەبینێ لە ئەم پرۆژەی ئاوە کە لێرەیە لێرە 300 پارچە زەوی لێە زیاتر لە 300 پارچە زەوی لێە 200 ماڵی ئێستا ئاودانی کردوێتەوە و لە پاشم پرۆژێش تەبعاً وردەوردە ئاودانە بێتەوە و پارچە زەویەکانی کەم بەخان و بخۆیان دەستە خۆش بێ و زۆر سپاس بۆتە زۆر